بەڵێ دەزانن کە ئەمڕۆ سیویەکی ئاب بوو بەبێ لە بەرچاوگرتنی باری ئابووری و دارایی و لایەنی دەرونی هاوڵاتیان هەڵایەکی گەورەی سیاسی دروست کرد ئەمڕۆ ژاوەژاوێکی زۆری دروست کرد ئەم شەو وەڵامی پرسیارێکمان دەوێ و بە دوایە دەگەڕێن سیویەکی ئاب خیانەت بوو یان دەستکەوت ڕۆژنامەنووسێکم لەگەڵ دەبێ وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە بۆ ئەوەی کە بزانین چۆن شرۆڤیان دەکا وەک خۆی باسی دەکا دەڵێ بەڵگەی زۆر باشم پێە بۆی کە شیکردنەوەیەکی وردمان لەسەر سیویەکی ئابۆ بکا بەڕێز محەممەد حاجی قادر ڕۆژنامەنووس بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە کاک محەممەد بەخێر هاتی سوپاس کە ئامادەی لەگەڵمان ڕاستە خۆلەوە دەست پێکەم سیویەکی ئاب کار بوو یا کاردانەوە سیویەکی ئاب کاردانەوە بوو دژی هێنانی هێزەکانی سوپای پاسداران لەو ڕۆژەی کە یەکێتی نیشتمانی کوردستان دەستی سوپای پاسدارانی گرت و بە درێژای 150 کیلۆمەتر هێنایە قوڵایی خاچی هەرێمی کوردستانەوە لە ماوەی 8 ساڵی شەڕی نێوان ئێران و عێراقدا یەکەمین جار بوو کە لەسەر دەستی هێزێکی ناوخۆیی کە ئەویش یەکێتی نیشتمانی کوردستان بوو دەستی سوپایەکی بێگانە بگیرێت بە درێژای 150 کیلۆمەتر بیهێنە قوڵایی خاچی هەرێمی کوردستانەوە سیویەکی ئاب لە پێناو پوچەڵکردنی ئەو پیلانجێڕیە گەورەیە بوو کە وڵاتێکی ئیقلیمی و وڵاتانی ئیقلیمی و هێزە ناوخۆییەکان بەتایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان دایان ڕشت بوو بۆ ئەوەی کە پارتی لەناوبرن و دەست بەسەر خاچی هەرێمی کوردستان دابگرن ئەڵەی ئێرانەکان دەستی ئێرانەکانیان گرێکێتی من دەبێت بزانم کەی ئێرانەکان هاتنە ئەو هەڵگەشێت تۆ چۆن وا دەڵێ بەرلەوەی جواب پرسیارەکەت بدەمەوە حەز دەکەم چەند شتێکی بێڵێم کە ئەمە لە ئەدەبیاتی یەکێتی نیشتمانی کوردستان دابوو پێشتر دیارە ئەو کاتی کە پارتی هاواری دەکرد دەیگوت بە ئاشتەوایی بجێڕینەوە هەولێر یەکێتیەکان گاڵتەیان پێدەهات دەیانگوت پارتی دەتوانێت لە سەرێڕەشەوە بە دووربین تەماشای هەولێر بکە ئەو کاتی کە پارتی هاواری دەکرد دەیگوت بە شەڕەکە نەخەینە ناو هەولێر یەکێتی نیشتمانی کوردستان و هەندێک لە بەرپرسانی یەکێتی دەیانگوت جا هەولێر کوێی پیرۆزە هەتا شەڕ نەگاتە ناو هەولێر ئەنجا بۆی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە بەڕاستی ئەمە دیارە لە 26 تەموزی 1996 لەشکرێکی گەورەی سوپای پاسداران و قەرارگای هەمزە و قەرارگای ڕەمەزان لە ڕێگەی باشماخەوە کە دەیان تۆپ و هاون و کاتوشایان لەگەڵدا بوو کۆمەڵێک کچی گەورەیان پێبوو هاتنە سنوورەکانی سلێمانی و لەوێشەوە گەیشتنە ئەسکەرەکانی یەکێتی لە هەمان ڕۆژدا ئێران لە ڕێگەی حاجۆمەرانیشەوە کاروانێکی سەربازانی خۆی داخل بە هەرێمی کوردستان کرد هاتنی ئەو کاروانەی سەربازەکان بە چەند ئۆتۆمبیلێکەوە لە ڕێگەی حاجۆمەران هەر بۆ ئەوە بوو کاتێک یەکێتی کاتێک کە پارتی هەڵوێز وەربگرێت و هەڵا لەسەر یەکێتی دروستکە کە دەستی سوپایەکی بێگانەی ڕاکێشا و هێناویەتە ناو خاچی هەرێمی کوردستان یەکێتی بڵێەوە تا خۆ ئێران لە سنووری حاجۆمەرانیشەوە داخل بووە دیارە لە 27 مانگ هەردوو هێزەکە یەکیان گرتەوە لە هەمان ببورە لە شەوی 26 مانگ یەکیان گرتەوە و هەگە خۆیان گەیان دەهێ بە سوڵتان لە بەرەبەیانی ڕۆژی 27 مانگ لە کاتژمێر 4 بەیانی دەستیان کرد بە هێرش و پەلاماردانی بارەگاکانی حەزبی دیموکراتی کوردستانی ئێران ئێوارە حەزبی دیموکراتی کوردستانی ئێران ئامادەکاری خۆیان کرد و بارەگاکانیان چۆڵ کردبوو و ژن و منداڵیشان بە پێیان هاتبوو خۆیان گەیان بۆ هەولێر و بەردەم بارەگاکانی UN باش کاک محەممەد هەڵبەت جەنابەت جیاواز لەوەی کە وەکو ڕۆژنامەنووسێک وەکو شاید حاڵێکیش تۆ هەندێک شتمان بۆ دەگەڕیتەوە ئەمێ باز لەوە بکەم بەر لە سیویەکی ئاب چونکەوتت پارتی هاواری کردو توێتی بانەگاتە ئەوە و ئاشتی و داوای ئاشتی کردووە پارتی بەر لە سیویەکی ئاب داوای هیچ کۆبوونەوە دانوسانێکی کرد داوای ئاشتی کرد لە یەکێتی نیشتیمانی کوردستان تا نەگاتە ئەمڕۆ لە 16 ئابی 1996 ئەو کاتێک کە پارتی دیموکراتی کوردستان خەریکی ئاهەنگجێڕان بوو بە بۆنەی یۆبیلی زێڕینەوە جەنابی سەرۆک مەسعود بارزانی دەست پێشخەریەکی ئاشتەوای ڕاگەیاند و جەنابیشان تاکیدی لەوە کردەوە کە ئامادەن بۆ هەر هەنگاوێکی پێویست بۆ ئەوەی ئاشتی لە کوردستاندا بەرقرار بێ دیارە پارتی چاوەڕوانی ئەوەی دەکرد کە یەکێتی بە پیر بانگەوازەکەەوە بێت لە هەمان ئەو شەوەی کە جەنابی سەرۆک بانگەوازی بڵاو کردەوە واتە لە هەمان ئەو شەوە یەکێتی نیشتمانی کوردستان پشتیوان بە ئێران و پەکەکە
هێرش و پەلامارەکانیان بۆ سەر حاجۆمەران و چۆمان و قەسرێ و دەرگەڵە و گەڵاڵە دەست پێ کرد دیارە ئەو ناوچانەیان هەموو گرتن زیاد لە 140 پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستان شەهید بوو پارتی زیاد لە 100 پێشمەرگەی لە ناو بارگاکاندا با بڵێم لە ڕەبایە و لە شوێنەکانی بەرگریدا بریندار بوو دیارە ئەمە جاری یەکەم بوو کە یەکێتی بەم شێوەیە ڕوبەڕووی پارتی بێتەوە و گورزێکی کاریگەر لە پارتی بۆشێنێ ئەمەش بەهۆی ئەو ڕاجیمە و ئەو تۆپە 150 میلیمانە بوو کە لەلایەن ئێرانەوە بۆ پشتیوانی کردی یەکێتی پێی درا بوو ئامادە بوون ڕستەکانیان ئامادە بوون بۆ هێرشکردن بڵێ کاک محەممەد ئەوان کە باسی هێنانی هێزی بێگانە دەکەن یەکێتی لە بەرامپڕی پارتی بە بەڵگەوە قسە دەکەن ئێوە چ بەڵگەیەکتان هەیە تۆ گوتم هەم شایەت حاڵ و هەم ڕۆژنامە نووس تۆ زوو تاکید لەسەر هێنانی هێزی ئێرانیەکەیتەوە بیرمەندێک دەڵێ مێژوو ئەوەیە کە ڕووی داوە نەک ئەوەی ئێمە دەمانەوێت ئێمە هەمومان دەمانەوێت ببین بە پاڵەوان بەڵام ئەوە دوێنێ و ڕابردووە پێت دەڵێ تۆ پاڵەوانی یا ترسنۆکی لە بەرەی گەلو نیشتمانەکەتدا یا دەشت بە خاک و گەلو نیشتمانەکەی خۆتی من ئەم بەڵگەیەتان پێشان دەدەم دیارە ئەمە دەستخەتێکی مام جەلالە کە بە دەست و خەتی خۆی نووسیوێتی ئەو کاتەش دەست تیمی تەلەڤیزیۆنی گوڵان کەوتووە لە کاتی ڕزگارکردنی قەلاچۆلاندا پەیامەکە چییە لەم پەیامەکە با من بۆ بخوێنمەوە دیارە لەو نامەیەدا بەڕێز مام جەلال کە دیارە پێشتر قسەی لەگەڵ بلیترۆ یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا کردووە بە نامەیەکیش دەقی قسەکانی بۆ مەکتەبی سیاسی نووسی و ئاراستی مەکتەبی سیاسی یەکێتی کردووە مام جەلال لە نامەکەدا نووسیوێتی دەڵێ شەوی ڕابردوو بیلیترۆ 2000 قسەیان کرد زۆر بە ئیلحاحەوە داوای شەڕاگرتنیان دەکرد بیلیترۆ لە پێشەوە قسەی کرد و زۆر تند بوو گوتی ئێران هاتۆتە کایەکەوە پاشان عراقیش بەو بیانوە دێتە دێو ئێوە بەدەستی خۆتان یاری بە ئاگر دەکەن یعنی ئەمریکا دەڵێ ئێوە ئێرانتان هێناوە ئەمە تاکید دەکاتەوە لەسەر لە دوو خاڵدا دەڵێتی مام جەلال بۆ هەواڵانی مەکتەبی سیاسی دەڵێ بۆ برادرانی مەکتەبی سیاسی خۆی دەڵێ ببورن دەڵێ گوتم دەخالەتی ئێران مبالەغەیە درۆی گەورن بۆ داپۆشینی هاوکاریە لەگەڵ عێراق و هێنانی لەشکری عێراق ئەنجا لە خاڵی دووەمدا دەڵێتی باسی عێراق و دەخالەتی عێراقم کرد گوتم ئێمە ناترسین لە هێرشی عێراق خواخوامانە عێراق هێرش بکات ئەو سادەیکەین بجەژن و لەگەڵ دۆستانمان لەناو لەشکر هەلەکە دەقۆزینەوە و سەدام لەناو دەبن بە کوردی و بە کورتی ئەخر با پەیامەکەت بۆشی بکەمەوە بە کورتی و بە کوردی ئەو پەیامەی کە ئەوەی کە جەلا تاڵەبانی لێرە لەو نامەیەدا باسی کردو و بەڵگەی دیکومنتیە یەکێتی وای دانابوو کاتێک کە ئەوان ئێران بێنە قوڵایی خاچی هەرێمی کوردستانەوە عێراق دەخالت دەکات کاتێک کە دەخالەتی کرد ئەو جار با بڵێم کۆمەلگای ئەنجومەنی ئاسایش و کۆمەلگای نێودەوڵەتی لێی دێنە دەست و بە هاوکاری هەموو لایەک هێزەکانی عێراق ڕادەماڵ و لەگەڵیشیاندا کۆتایی بە پارتی دیموکراتی کوردستان دێ ئەوان بەم شێوەیەدایان کاک محەممەد باسی ئەوەم بۆ بکە سیوێکی ئاب تۆ هاتیتە هەولێر بڵێ ڕۆژی ڕزگارکردنی هەولێر وەکو خۆتان باسی دەکەن ئێوە وەکو هەم ڕۆژنامە نووس و هەم شایەت حاڵ چیت بینی دەکرێت ئەوەی کە زۆر کاری تێکردی یا کاریگەرترین دیمەن کە لای تۆ بۆتە چیرۆک و لە زەهنی تۆیان ماوەتەوە ئەوەی من دەمەوێت ینی ئەوەی دیارە ڕۆژی سیویەکی ئاب ئێمە لە دەوامی ئاسایی خۆمان بووین لە دوای کاتژمێر دوو بەرپرسی دەستگا دوو تیمی تەلەڤیزیۆنی گوڵانی جیا کردەوە من و محەممەدی مەلاسەد وەکو پێیان نییە ڕزگار لەشکری و ڕەفی خۆشناوی ژۆک و وێنەگر ڕای سپاردین کە ئێوە بەشداری لە ئازادکردنی شاری هەولێردا دەکەن من داواتان لێ دەکەم کە هەوڵ بدەن هەموو گرتە ڤیددیوەکانی ناوی شاری هەولێر کۆڵان بە کۆڵان گەڕک بگەڕێک بگەڕێن هەموو شوێنێک بخەنە ژێر زوومی کامێرەکانتانەوە بە تایبەتی بارگاکانی یەکێتی و ئەو ڕووداوانەی کە دێتە بەرچاوتان ئێمە بەڕێکەوتین لە ڕێگەی با بڵێم دوای کاتژمێر دوو بوو لە ڕێگەی بەستۆڕەوە هاتین بۆ کەڵەکی یاسیناغا لەوێشەوە بامان داوە هاتینەکانی قڕژاڵە کە هاتینەکانی قڕژاڵە هێزێکی پارتی دیموکراتی کوردستان لە بازگەیەکانی قڕژاڵە بوو بەڕێز کاک فازڵ میرانی و بەڕێز مامۆستا ساعد هەردووچیان لەوێ بوون لە ڕێگەی ڕاکاڵەوە پەیوەندیان لەگەڵ ئەو هێزانی پارتی دیموکراتی کوردستان دابووکە لە کاتژمێر چواری بەیانیەوە دەستیان بە
هێرش و پەلامار بۆ سەر بنکە و بارگاکانی یەکێتی کردبوو لەوێ وەڕێنمایی پێویستیان دەدانێ دیارە لە کاتژمێر چوار و چەند دقەیەک دەبوو کە هەواڵی ئەوەمان نقڵانەی ئەویان پێدەن کە پێشمەرگەکانی پارتی دیموکراتی کوردستان لە هەموو لایەک هاتوونەتە ناو شاری هەولێر ئێمە ئیتر بەڕێکەوتین کە هاتین بەڕێکەوتین تیمەکەی ئێمە بەناو حی حاسکەری داهات دوای کە هاتین هەتا نزیک پەرلەمانی کوردستان لەوێ تەقە بوو ماوەی 5 دقەیەک وەستان چکە تەقەیەکی گەرم بوو دواتر زانیمان کە ئەمە مەفرەزەیەکی یەکێتیە و تەقەیان کردو دواییش پێشمەرگەکانی پارتی دیموکراتی کوردستان ڕاویان نان و مەفرەزەکە هەڵات ئەوەی کە زۆر سەرنجڕاکێش بوو حقیقت بیڵێم من لە نێوان باڵەخانەی پەرلەمان و مەڵبەند کە ئێستا بارگای لقا تووشی زەعیم عەلی هاتم زەعیم ئەو کاتە زیاد لە 50-60 پێشمەرگەی کۆ کردبووە هەمویان ئامیر مەفرەزە بوون هەمویان بەرپرسی ئاسکەری هەموو ئەو هێزانە بوون کە هاتبوونە داخل بە شاری هەولێر کرابوون دیار بوو زەعیم دەیگوت خەمی گرانی ئێمە خەمی گەورەی ئێمە ئەمە قسەکانێتی بزەبێت خەمی گەورەی ئێمە ڕزگارکردنی شاری هەولێر بوو بەڵام لە ئێستاوە خەمی گەورەتری ئێمە ڕاگررتنی ئەمن و ئاسایشی شاری هەولێرە دەبێت ئێمە هەموو هەوڵێک بدەین بۆ ئەوەی هیچ کەسێک تەعەدای لێ نەکرێت هیچ کەسێک غەدری لێ نەکرێت هیچ کەسێک چاوی ئەوەی نەبێ کە ماڵی خەڵکی تاڵان بکات و تاڵان و بڕۆ دەستی پێ بکات و با خەڵکانی دیکە لە پەنا پارتیەوە لە پەنا پارتیەوە هەلە نەقۆزنەوە بۆیە ئێوە بەرپرس دەبن پێش ئەوەکان بە ئامر مەفرەزەکانی دەگوت ئێوە بەرپرس دەبن ئەگەر لە هەر گەڕەچێک کە ئێوەی تێدان خروقات بکرێ ئێمە لە پرسیینەوەی زۆر تونتان لەگەڵ دەکەین ئەنجا لەو دیویشەوە بوراخەوە زۆر مهمە بۆ باس لەو دیویشەوە بەڕێز کاک فازڵ میرانی و مامۆستا سعد و جەمامەتکە ئەوان دانیشت بوون بەڕێز کاک فازڵ میرانی قسەی بۆ ئامادە بووان دەکرد پێی دەگوتن دەگوت بەرپرسە گەورەکان کە لەوان بەرپرس گەورەتر بوون ینی بەرپرسی زۆر گەورە بوون ئەوانیش جەنابی کاک فازڵ دەیگوت ئەو تاقیکردنەوەی کێشەتی لە هەولێری هەی بووە ئەو ئەزمونەی کێشەتی لە هەولێر تاقی کردوتەوە لە تاڵان و بڕۆ و لەو نائارەمیە کە لە شاری هەولێری دروست کردووە ئێمە جیاواز لەوان دەبی ئەزمونێکی دیکە تاقیکەینەوە بۆیە ئەمە بڕیاری سەرۆک بارزانیە لە هیچ کەسێک قبول ناکەین کە هێمنی و ئارامی شاری هەولێر تێک بدا یان خروقات تێک بکات یان تەعەدای ماڵان بکات بەڕاستی ئەمانە دووشتن لە هەتا ئێستاش ینی من کە بیرم دێتەوە بەڕاستی خۆشحاڵ دەبم بەو هەڵوێستی ئەمجانە بۆ لەسەر پرسیارەکان شتێکی دیکە کە من پێم وایە هەموو هەولێریەکان قەرزداری وەجی بارزانین بەڕاستی وەجی بارزانی و لیوای تایبەت ڕۆڵێکی زۆر پاڵەوانانەیان ژێڕا وەجی بارزانی کۆڵان بە کۆڵان و شەقام بە شەقام دەڕۆیش خەڵکەکەی کۆ دەکردەوە ئێمە لە چەند شوێنێک تووشی هاتین بە خەڵکی هەولێری دەگوت ئێمە بۆیە نەهاتوین ئێمە هاتوین ڕزگارتان بکەین لە ژێر زۆڵم و زۆری یەکێتەکان ئێمە هاتوین هێمنی و ئاسایشتان بۆ دەگوێڕنەوە ئێمە هاتوین دەست دەکەین بە ئاوەدانی خەباتێکی دیکە دەکەین بۆیە هەر کەسێک ماڵە جیرانێکی خزمێکی ناسیاوێکی ئەگەر خروق ئەگەر تەعەدای لێکرا ئەگەر زوڵمی لێکرا ئەگەر ماڵیان تاڵا ئەگەر هەر شتێکی کات تکایە بە زووترین کات ئێمە ئاگادار بکەنەوە ئەمە شتە جوانەکان بوو دیتم بەدیوی ئەو کاک محەممەد ئەمێ باسی ئەوم بۆ بکەین ئەمێ باسی ئەوم بۆ بکەی کۆمەڵێک لە پێشمەرگە یەکێتی و قیادەکانیان لەناو هەولێرا مابوون ئەوان چۆن ڕزگاریان بوو بۆ پرسیارە دەکەم چونکە تۆڵی پەیامەکان پەیامی ئاشتی و دەستدرێژی نەکردن بوو بۆ سەر هەمووان دەکرێت من شتێکی دیکە بڵێم آخر بۆی تەواو بێ ینی من قسەکانم تەواو بێ هێشتا قسەکانم تەواو نەبوو دیارە لە بەرامبەر ئەو هەڵوێستە جوانانەی بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان دوو شتی زۆر قێزەوە نمدی بەڕاستی یەکێتی نیشتمانی کوردستان سەرانی یەکێتی لە هەولێر بەرپرسە ئەسکەریەکانیان چەند ڕۆژێک بەر لەوەی کە هەولێر ئازاد بکرێ گەستیان لە بانکەکاندا بوو پارەی ئەو فەرمانبەرانەی کە پارەیان لە بانکەکان هەبوو ئەو مۆزەفانی کە پارەیان لە بانکەکان هەبوو هەموو پارەکەیان برد بەڵێ جیالەوە بەڵگە ئێستا پێ دەڵێم جیالەوەی کە پارەکانیان بردبوون جا مەسەلەن خەڵکی دیکە هەبوو بازرگان بوو توجار بوو دوکاندار بوو دەستگێر بوو ئەمانە ئەو کاتە وەزی ئەو بار و زروفی کە یەکێتی بەسەر هەولێری هێنا بوو خەڵک دڵنیان نەبوو لەوەی کە پارەکانیان لە ماڵەوە دابنێ پارەکانیان لە بانک دادەنان ئەم پارانەیان هەموو بردبوو
کارێکی دیکە لەوە قێزەوەنتر ئەوە بوو ڕۆژێک بەر لە سیویەکی ئابیەچەتی دەرگای زیندانەکانی کردبووە ئەوانەی کە لەسەر پیا و کوژی و جەردەی و دزی گیرابوون و کێشەی کۆمەڵایەتیان هەبوو خوێنداریان لەگەڵ خەڵکی دیکە هەبوو دەرگای لەسەر کردبوونەوە ئەوەی کە شارەزای چەک و تەقاندنی هەبە ئەمانە چەکداری کردبوون و نردبوونی ناو هێزەکانی خۆیەوە ئەوانی دیکەشی ئازاد کردبوون تەنانەت لە کاتی ئازادکردنی هەولێریشدا دەزانی زۆرێک لەوانەی کە هەندێک لەو تاوانانەی کرا ئەو زیندانیانە بوون کە کاتی خۆی یەکێتی ئازادی کردن ئەنجا بێمە سەر پرسیارەکەی تۆ کە دەڵێی چۆن ڕزگاریان بوو ئەوانەی کە لە ڕەمابوون سەرکردەکانی یەکێتی دیارە پارتی دیموکراتی کوردستان هەتا سەعات هەشتی هەتا نزیک کاتژمێر هەشتی ئێوارە هەموو گەڕەکەەکانی شاری هەولێری ئازاد کردبوو هەموو تەنیا باداوە مابوو لەوێش باداوە هێزێکی یەکێتی نیشتمانی کوردستان لەوێ کۆ ببەوە کە بەرپرسە ئەسکەرەکانیان لەگەڵدا بوو پێویستە ئەوەش بڵێم حەمەی حاجی کاکە محەممەدی حاجی محمود سکرتێری حزبی سۆسیالیست ڕۆژێک بەر لە سیویەکی ئاب دەچێتە لای کۆسەرت و پێی دەڵێ ئەگەر پارتی پەلاماری هەولێر بدا و هێرش بۆ سەر بنک و بارگاکانی بە یەکێتی بکە ئێوە چ ئامادەکاری کارتان کردووە کۆسرت دەڵێ من 17,000 چەکداری دەستوەشێنی ئازا و شەرکەرم لە ناو هەولێر ئامادە کردووە ئەگەر ئێستا لەو دەقەیەدا نەکرد پارتی بەتەنیا پارتی و یەکێتی بەیەکەوە هێرش بۆ هەولێر بکە ناتوان هەولێرم لە بندەست دەبێنن کۆسەت دەڵێ ئێمە وەکو چیچانیەکان سێ مانگ شەڕی کۆڵان بە کۆڵان لەگەڵ پارتی دەمرین کۆڵان بە کۆڵان لەگەڵ پارتی دەکەین دەمرین بەڵام هەولێر تەسمیل بە پارتی ناکەین ئەنجا دیارە ئەو هێزە ئەوەی کە بابینەوە سەرەوەی چۆن ئەو هێزە ڕزگاریان بوو کاتژمێر خەریک بوو بەرەو هەشی ئێوارە هەڵدەکشە هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان لە هەموو لایەکەوە بە سەرپەرشتی زەعیم هەر چوار دەوری گەڕەکی باداوەیان دابوو لە 17,000 چەکدارەوە کۆسرەت و بەرپرسەکانی دیکە 600 بۆ 700 کەسێکیان لەگەڵ داما بوو و کاکە هەمەی سکرتێری با بڵێم کاکەمەوە حەزبی سۆسیالیستیش ئەوان نزیکەی 100 کەسێکیان لەگەڵدا بوو ئەمە کاکە هەمە خۆی لە کتێبەکەشیدا باسی دێت 100 کەسێکی نزیکەی 700 بۆ 700 چەکدارێک دەبوون هەر چوار دەورەیان گیرا بوو پێشمەرگەکانی پارتی دیموکراتی کوردستان کەوکوژی بۆیان دانیشت بوون زۆر داغ لە دڵ بوون بۆ ئەوەی لە ناویان بەرن چونکە هەندێک لەوانە مجرم بوون تاڵان و بڕۆیان کردبوو لە سەردەمی ئەوان هەولێر بەرە و نەهامەتی ڕۆیشت بوو تاڵان و بڕۆ دەستی پێکرد بوو ئەمانە هەر چوار دەوریان گیرا بوو خەریک بوو کاتژمێری سفر بێت و دەست بە شەڕ بکەن و پەلاماریان بدەن و کۆتاییان پێبێنن یارە جەنابی سەرۆک مەسعود بارزانی دێتە سەرخەت پەیوەندی لەگەڵ زەعیم دەکات پێی دەڵێ زەعیم دەڵێ ئەوانەی کە ئێستا ئێوە دەورتان گرتوون ڕاستە هەندێک تاوانباری تێدا هەیە بەڵام لەناو بەڵام ئەوانە زۆربەیان کوڕە فەقیر و هەژارن من بە هیچ شێوەیە قبول ناکەم خوێنی ئەو فەقیر و هەژارانە تەنانەت چەکدارەکانیش بەدەستی پێشمەرگەکانی پارتی دیموکراتی کوردستان بڕژێ جەنابی سەرۆک دەفەرمێ دەڵێ بە هیچ شێوەیە قبول ناکەم کە لەکەیەکی ڕەش بۆ مێژووی پارتی دیموکراتی کوردستان دروست بکەن ئەمە ئەمرە من پێتان دەکەم دەبێ ئەمانە دەربازیان بێ بڵێ ئەوانەی کە دەوریان گیرا بوو دوای ئەوەی کە ڕێگایان حرزم کردی 700 بۆ 700 کەسێک دەبوون بە ئەوانەی هەمەی حاجی مەحموودیشەوە ڕێگایان بۆ کرایەوە لە ژێر لولەی چەکی پێشمەرگەکانی پارتی دیموکراتی کوردستاندا ڕۆیشتن و هەولێریان بەجێهێشت باشە کاک محەممەد بۆت باس کردین هەم بابیڵێمەوە وەکو ڕۆژنامە نزووک و شایەت حاڵ بەڵام منەمێ بزانم بەڕاستی پارتی چی دەستکەوت لە دوای ئەم شەڕە و ئەم بەرەنگاربوونەوەی کە کردی ئەوەی کە پارتی لەو شەڕە ینی ئەوەی پارتی لە ڕزگارکردنی شاری هەولێر دەستی کەوت چەند شتێکی زۆر گرنگی دەستکەوت وەکو لەوانە درێژکردنەوەی پەرلەمانی کوردستان سێ مانگ بەر لە سیویەکی ئاب تەمەنی پەرلەمانی کوردستان بۆ سێمیان درێژ کرابوویەوە کاتێکە لە پەرلەمانی کورد کاتێکە لە دارەبەن کۆبوونەوەیان لە کاتی ڕزگارکردنی شاری هەولێر لە سێم ڕۆژی ڕزگارکردنی شاری هەولێر 57 ئەندام پەرلەمانی کوردستان لە شەقڵاوە لە مزگەوتێک کۆبوونەوە بە ئامادەبوونی سەرۆکی پەرلەمان تەمەنی پەرلەمانی کوردستانیان بۆ ماوەی 2 ساڵ درێژ کردەوە ئەمە یەکێک لە دەستکەوتە هەرە گەورەکانی پارتی دیموکراتی کوردستان بوو دەستکەوتی دیکەی پارتی ئەوە بوو کە ئەو پیلانجێڕیە ئێقلیمیە ناوخۆیەی هەڵگێڕایەوە کە دژ بە پارتی دیموکراتی کوردستان بوو هەیمەنەتی ئێران و کلکەکانی لە هەولێری پایتەخت و لە کوردستان دوورخستنەوە لەو خەتەرە دوورخستنەوە کە خەڵکی کوردستان هەموو ڕۆژێ چاوەڕوانی کارەساتێکی دەکرد باش کاک محەممەد هەڵە لەبم ئەو کاتە
فرانسۆ هەرێری قسەیەکی کرد بوو بە باو لە ناو خەڵکدا و دەنگدانەوەی دروست کرد بڵێ دەکرێت ئەوشمان بۆ باس پێ بزانین و قسەیە چی بوو وەڵاهی بەر لەوەی ئەو قسەیە باسکەم پێویستە شتێکی دیکەش بڵێم ئەویش ئەوەیە دیارە ئەو بڕیاری جەنابی سەرۆک بارزانی بەڕاستی بڕیارێکی مێژووی بوو کام بڕیار ئەوەی کە ئەمری کرد کە پێشمەرگەکانی پارتی دیموکراتی کوردستان تەقا لەو چەکدارە دەور گیراوانە نەکەن کە دەوریان بە ئەڵقەیەک گیراوە و دەیانەوێ هەمویان قەتڵ عام بکەن بەڕاستی ئەمە بڕیاری گەورە هەر لە پیاوی گەورە و لە پیاوی مەزن دەوەشێتەوە لێبوردەی لە کاتی دەسەڵاتدا نمونەی ئەخلاق و ئەدەب و خوو ڕەوشتە بە تایبەتی ئەوەی کە جەنابی سەرۆک لە ناویدا گەورە بووە و ئەو میرخاسیە ئەو جوامێریە ئەم سەرۆک بارزانی کە ئەم هەموو خەڵکە بەدوای کەوتووە و هەمووی هەر لەگەڵ سەرۆکدایە و لە ئەمری سەرۆکدایە و هەمووی دەستە و دوعا ڕاوەستاوە بۆ ئەوەی تەمەنی سەرۆکی هەرێمی کوردستانەوە تەمەنی سەرۆک مەسعود بارزانی درێژ بێتەوە هەمووی لەبەر ئەم خاصەتە جوانانەیە کە لە بارزانەوە هێناوێتی لە سێبەری بارزانی بڵێ کاتم نەماوە زۆر بە کورتی سوپاس دەکەم قسەکەی فرانسۆ هەرێریشت پێ نەوتم بەڵام بە ئەم پرسیارە بکەم ئێستا با هاوڵاتیان بۆیان یەکلابێتەوە ئەوەشم پێ بڵێ ئەجوابێن پرسیارەشم بەرەوە بە کورتی با هاوڵاتیان بۆیان یەکلابێتەوە من لەگەڵ بەڕێزت قسەم کرد و شایەت حاڵ و ڕۆژنامەنووس دەڵێ هەولێر ڕزگار کرا ئێستاش لە بەرامبەردا لە هەڵبژاردن نزیک دەبینەوە جارێکی بەرامبەر شتەکانەوەی بە سەر یەکدامەدە با منەوەی فەڕەنسا جواب بدەمەوە بۆی لە بیرم زۆر بە کورتیەوە پێ بڵێ ئەوە دیارە لە چوارەم ڕۆژی ڕزگارکردنی شاری هەولێر فەڕەنسا و هەریوری لە ناو هەولێر وتی لە ساڵی 1966ەوە ڕژێمی عێراق یەکێتیەکانی جەلالیەکانی کردووە بە جاشی خۆی یەکەمین جارە لە مێژووی کووردا کە ئێمە حکوومەتی عێراق وەکو جاش بەکاربێنین و بەکارمان هێنا هەروەها کاگوشار زێباری بۆ ڕادیۆی لەندەن گوتی ئێمە بۆ ماوەی 3 ڕۆژ ئیشمان بە ڕژێمی عێراق بوو لە ئێستاوە بە دژمنی سەرسەختی خۆمانی دەزانین هەتا ئەو کاتەی دان بە مافەڕەواکانی گەلی کووردا دەنێت بە دژمنی خۆمانی دەزانین و دوور و نزیک هیچ پەیوەندێکمان پێوە نەما کاک محەممەد ئێستا لە بەرامبەردایەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێ هەولێر ڕزگار دەکەینەوە ئێستا هەولێر لە دەستی کێ ڕزگار پارتی دەڵێ من ڕزگارم کردەوە ڕزگارمان کردەوە بەڵام یەکێتی دەڵێ ئێمە هەولێر وەردەگرینەوە بڵێ ئەو هاشوهوشەی کە هەندێک لە بەرپرسە ئاسکەرەکانی یەکێتی لە ناو هەولێر دەستیان پێ کردووە من گەرانتیت دەدەمێ ئێستا ڕێزدار مەسرور بارزانی واز لە دروشتنی ئاوەدانکردنەوە و خزمەت گوزاری بێنێ و باسی ئەوە نەکا کە ئەو لە 4 ساڵی داهاتوودایان لە کاتی هەڵبژاردنەوەیدا دەستی ئاوەدانکردنەوە خزمەت گوزاری دەگەیەنێتە گەرمیان دەگەیەنێتە ڕاپەڕین دەگەیەنێتە کۆیا دەگەیەنێتە پشدەر دەگەیەنێتە هەموو ئەو شوێنانەی کە هیچ بە خزمەت گوزاریەکیان پێ نەگەیشتووە ئەگەر واز لەوە بێنێ دڵنیابن یەکێتی واز لەو هاشوهوشە دێنێ هەر ئەو شتانی هەر بە خەیاڵیش دانایەت ئەوەی کە ئێستا مەترسیە لەسەر یەکێتی ئەوەی کە ئێستا مەترسیە لەسەر ئەوان و بە مەترسی دەزانن کە بپێچەوانەوە دەبوو ئەوان خۆشحاڵ بن هاوکاری بەڕێز مەسعود بارزانی بکەن ئەوەی کە مەترسیە ئەو دروشمانەیە کە جەنابی مەسرور بارزانی دەستی داوەتێ خزمەتی خەڵکی کوردستانی پێدەکات و ئامادەشە بە هیچ شێوەیەکیش ئامادە نیە واز لەو خزمەت گوزاریە بێنێتەوە هیوای سەرکەوتنیشی بۆ دەخوازم بەڕێز محەممەد حاجی قادر ڕۆژنامەنووس گەلێک سوپاس کە ئامادەبووی لەگەڵمان زۆر سپاس دەست خۆش